گفتوگۆ دەکەین لەبارەی دۆخی پەنابەران بە تایبەت پەنابەرە کوردەکان لەگەڵ بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیا. کاک نەجات زۆر بەخێربەی بۆ کوردستان 24. ئەگەر پێت بڵم دۆخی پەنابەران چۆنە چیم پێڵیت؟ بەڕێزم سارخان سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە ئەم بابەتە زۆر هەڵەگرێگەرێمە لە 5-6 دقەیەک کورتیکەینەوە. مەسەلەی پەنابەر بەڕاستی لە وەکو بەشە یاسایەکەی پەنابەر ئەو مافەی خۆی هەیە کە بێتە هەر وڵاتێک داوای پەنابەری کە ئەگەر قەزەکەی ئەو کێشەی کە بەسەر هاتووە بە بەڵگەیەکی تەواو بگاتە ئەم وڵاتەوە لێرە ئەو بەڵگانە بخاتە ڕوو. یاسا و ڕێسای پەنابەری هیچ کاتێک گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لە ئێستاە بەرەو خراپی وەکو بەشە یاسایەکەی و پەنابەر لە هەموو وڵاتانی جیهانە ئەو مافەهەیە کە داوای پەنابەر بکە لە کاتێکە ئەگە وڵاتەکەی خۆی کێشە هەبێتایە کە نەتوانێت لەوێ ژیانی پارێزراو بێت. ئەمە بابەتێکە. بابەتی دووەم لەسەر ئەو پرسیاری کە بەڕێزت کردێت ئەوەیە کە ئەم بەڕێزانی کە ئەگەنە ئێرە پەنابەر بەگشتی ئەگە بچینە سەرە پەنابەرانی کە لە هەرێمی کوردستان ژیاون پێشتر واگەنە ئێرە کێشەکەوەیە ئەوانی کە ئەو مافانەی کە مافی سەرەتاین بە پەنابەر وەکو جێی نیشتە جێبوون و ئەو بڕە پارەی کە بۆیان سەرفەکەن ئەوانیان هەمووی ئەدەنێ و مافشان پارێزراوە و مەسلەی سەحە و مەسلەی باڵێن کەتی تەندروستی و قوتابخانە بۆ مناڵەکانیان هەمووی دابین ئەکرێ خۆشیان ئەمە بەشە سەرەتایەکەیتی کە مرۆڤ کە بیەوێ وەکو مافی مرۆڤ کە هەڵی بسەنجێنی بۆی کە ئەم وڵاتانە بەرپرسن لەو کەسانی کە دێن داوای پەنابەریەکەن ئەم بڕگانیان هەمووی سەرەتا پێ ئەبەخشن. بەڵام بەوەی کە ئەو بەڕێزانە دوا بەداوت تووشی کێشەیەوا بن کە پێشترش ئاماژەی پێکرا لە کەناڵەکەتانەوە کە مقابلە ئەبێ بکرێن چکەم تۆ کاتێ دێ بۆ ئەم وڵاتانە داوای پەنابەریەکەی چەندی پێ دەچێت تاوەکو چاوپێکەوتن دەکرێت لەگەڵ ئەو کەسانی کە پەنابەرن کاک نەجات؟ لە ڕاستیە پاشماوەیە کە تۆ گەیتە ئەم وڵاتە نزگەی 4 مانگ بۆ 5 مانگ بۆ ساڵێک ئەمە پێویستەکە تۆ استقرار بووی لەو جێگەی چکەم زۆرجار لە وتێلێکدایەنن بە هەموو ئەم جێگایانە جێگای تێمپرەرین واتە شوێنی حەوانەوەن بۆ ماوەیەکی کاتی. بەڵام ئەم بابەتە ڕەبتی نابێ بە مەسەلەی دیاریکردنی کاتی ئەنتەرڤێکەوەی بەهۆی ئەوەی کە ڕێژەکە زۆرە کە پێشترش ئاماژەتان پێکرد بەڕێستان کە زیاتر لە 20,000 پەنابەر لە ساڵێکا خۆی گەاندێتە وڵاتە ڕێژێکی زۆرە بۆی کە بتوانن ئەم پەنابەرانە هەمویان لە یەک کاتە ئەنتەرڤیان بۆ بێتەوە. مەسەلەی ئەنتەرڤێکە لە ڕاستیە لە بەرژەوەندی زۆربەی ئەو پەنابەرانە نییە کە بێتەوە چکەم ئەو ئەنتەرڤیۆ بۆ ئەکرێ ئەو تۆ بیسەلمێنی کە تۆ لە وڵاتەکەتە ژیان دەمەترسیت چەندی ئەوانەی کە دێن بفعلی بەڕاستی ئەوانە پێویستیان بەوەیە کە مافیمانەوەیان پێ بدرێت سەتا چەندن لەوانەی کە هاتوون؟ بەڕاستیە ئەو پرسیارێکی زۆر یاسایی نییە ئێمە بتوانین لە ناڕۆکی ئەو مۆزا وەڵام بینەوە کە ئەوانە لە سەتا چەندیان ئەو مافەیان هەیە کە پەنابەرەکەیان بدرێت. پەنابەر سەلماندنی پەنابەر تەنها لەسەر ئەو کەیسەیەکە هەڵاتوە ڕەنگە لە 1000 پەنابەرە 1000 کەیسی جیاواز بدۆزیتەوە ئەو کەیسانە خۆیان ئەبێ بیسەلمێنن و بۆ سەلماندنی کەیسەکە ئەوان بڕیاری لەسەر ئەو کەیسادن کە سەلماندنی هەیە کەەوە ئەتوانێت بیسەلمێنە بۆ بەڵگانی کە هێناویتی بەرمە لە دەستگایە کارەکەیان لە وەزیفەیەکە کارەکەەوە لە وەزیفەیە ئەم کەسە بابڕێن داوایان لێکردەوە کارێک بکە کە ئەو کارە نایاسایی بێ ئەوش نەی کردو کەوتۆتە بەرداشی کۆمەڵە خەڵکەوەیان یان دەسڵاتدارەوە کە ناتوانێت ناچار هەڵدێ ئەو کاتە بێ بیسەلمێنێکە ئەو کەسە بۆ بە قوربانی بۆ ئەو قەزەیەوە ئەوانشە بێ بیدەنێ. بەڵام گەنم کەسانی کە دێن ئەم وڵاتە دوو بەشیکەیان هەیەن بەشانە هیچ پەیوەندی نییە بە کەیسەکەیانەوە ئەوش جوابیان ئەدەنێ ئەو کەسانن کە ئەگەر مناڵیان هەبێ و ئەگەر حاڵتی کۆمەڵی بابەتی کە بەسەریان نابێت کە ژیانی پێرسناڵەتیان ژیانی باڵێن کارکتەریان گۆڕانکاری بەسەرا بێت لەم وڵاتە بەو ئارتیکاڵی 8 و ئەو کاتە ناچنە سەر ئارتیکاڵی 2 کە لەسەر قەزەکەیەتی بۆیە بۆ ئەم بابەتە ئەو پەنابەرانی کە لەم وڵاتەن هەتاکو ئەنتەرڤێکەیان دوا بکەوێ زیاتر شمولی ئەو قەراری ئارتیکاڵی 8 کەم چکەم ناتوانن سەلماندنیان هەبێ لەسەر کەیسەکان کە لەسەری هەڵاتون تەناتوانن باسی قەزەکە بکەن. بۆیە دادگا لە ئێستا زۆربەی ئەو کەسان ڕەبز وەرەگرن لەبەرەوەی مدەکەی زۆر کەمە لەنزگەی 5 بۆ 6 مانگ بۆ 7 مانگ ئەیەوێت ئەنتەرڤێکەی بۆ بێتەوە کە بۆی دێتەوە ڕاستی لە بەرژەوەندی ئەو کەسیانە ئەو کەسانی بە تایبەتی خانەوادەن ئەنتەرڤێکان تا دوا بکەوێ زیاتر هاوکاریان بەرئەکەوێت لە ڕێگەی ئارتیکاڵی 8ەوە کە مادەیەکی یاساییە بۆ ئەم وڵاتە لەسەر پرایڤێت لایف وەرەگرن لەسەر ژیانی تایبەتی بنەوە کەسە دێتێرە زەواجی نەکردێسە زەواجەکە شملی ئەو بابەتاکە. بەڵام خۆی کێشەکە ڕاستی پەنابەر کە لێرە ژیانی ناخۆشە ئەگەر جوابش وەرگێ
لە نزمترین ئاستی ژیانی کۆمەلگایە مافەکانی هەیە ئەو کاتانە زۆر بیان نەچنە بۆ منە بەنەفێت یعنی ئەمە بەڕاستی ئەگەر سنوورخان بگەڕێنەوە ئەو خاڵانی کە پێشتر لێتان پرسیوم لە بەرنمەکانی پێشتر کام خەڵکە ئەم هەموو کۆچبەرە دێتێرە ئەبێ ئێمە بپرسین ئێوە خۆتان بپرسن لەو خەڵکانە لە هەرێمی کوردستان کە بەسیتترین ژیانە کە لێرە ئەوان ڕازین پێی مەکتەبی پرایڤێتیان نیە مەکتەبەکان هەموو مەکتەبی سادەن لە وڵاتە تەنها خاڵێک کە کێشەیە بۆ ئەم خەڵکەی کە دێتێرە پێیان وایە ژیانیان ئەپارێزەوەی مەسەلەی کەرتی تەندروستیە ئەگەر لە هەرێمی کوردستان کەرتی تەندروستی باش بکەن و بەڕاستی ئەو هەموو کۆمەڵە قوتابخانە تایبەتیانە دابخەن و هەموو عیادە دکتۆرانە کە زیاترن لە نەخۆش بەڕاستی خەڵک ئەڕوتێنەوە ئەو بابەتەیەکی کە تۆ هەموو نەخۆشخانەیە دروست کردووە لە هەرێمی کوردستانە لە کاتێکە کەسێک کە نەخۆشیکی ببێ هەموو خانەوادەکە نەخۆشەکە لێرە بەو شێوە نیە بەڕاستی نەخۆشخانە لێرە تەواوی پێداویستەکان بە ئەو نەخۆشە دابینەکە هیچ کاریگەری دروست ناکات لەسەر ئەو خانەوادەی کە لێرەیە باش ئەوە بۆ ئەوانەیە کە مافیمانەوەیان پێدەدرێت کاک نەجات بەڵام من دەمێ بپرسم ئەوانەی کە وەڵامەکانیان نەرێنیە و ڕەفز دەکرێن چەند لەوانە پەشیمانن کە وڵاتی خۆیان بەجێشتۆ هاتوونەتە بەریتانیا چەند سەختیان بینیوە لە ڕاستیە یاسا لە وڵاتە بۆ مەسەلەی مافی مرۆڤ یەکسەر دەستبەرداری ئەو کەسە نابێت ئەو کەسە مەگەر خۆی دەستبەرداری کەیسەکەی بێت یەکەم هەنگاو بۆ پرسیارەکەی بەڕێزێت هەر کەسێکە ڕەفز وەرەگرێ واتا ڕەت دەکرێتەوە لەسەرەوەی کە نەیتوانێت بیسەلمێنە لەسەر ئارتیکاڵی 2 مادەی یاسایی 2 لەسەر پەنابەری یەکسەر دوا بە دوایەوە هەر یەکسەر حەقی ئەوەی دەنێکە تەمیز بکات ئەپیڵ بکات یانی ئێستێناف بکات و قەرارە لەسەری لە خلال 14 ڕۆژ بۆی ئەتوانێت ئەپیڵ بکاتەوە هەموو مافانەی کە پێشتر هەیە بۆ وەکو خان و مەعاش و ئەوانەی کە هەیە بووە ئەوەکو کەرتی تایبەت بۆ مەسەی تەندروستی ئەو بابەتانە قوتابخانەکانی هیچ ئەمانیان نابڕن تا ئەو کاتەی جارێک ئەچنە دادگا بۆ ئەم بابەتە بچنە دادگا قەزەکان تاوتێ بکەنەوە دادوەردا ئەنیشێ بۆ ئەم بابەتەوە وەزارەی ناوخۆ بۆ نمونە من ئێستاکە لە خلال مانگی چوارەوە هەتاکو ئێستاکە زیاتر لە 30 مرافعی دادگام هەیە ینی زیاتر لە 30 جار وەزارەی ناخۆی ئەم وڵاتم بردوتە دادگا هەموو بەڵگەکانیشم پێەیە و زۆر بەشی براونەتەوە هەشە کە لەبەر ناتوانێت بیسەلمێنێ بەڵام وەکو ئاماژەم پێی کرد ئەوە قۆناغی دووەمە دوای ڕەفزەکە ئەبێ ئەپیڵ بکەی ئێستەنا بکەی ئەم کەیسە بەریتە دادگا لەوێ محایید دەبێت لە بینی وەزارەی ناوخۆ ئەو کەسێک کە ڕەفزی وەرگرتووە پێویستە بەڵگەی تەواو بهێنێ و بیسەلمێنەکەم کەس ئەو مافەیە کە بمێنێتەوە دوا بە دوای ئەوەش کە ڕەفزی وەرگرتوون خانەگەر کاتم بێت 1 دقیقە بوو چکەم ئەمەشی کردنەوە بەم لەسەر بابەتە کە پرسیارەکەی بەڕاستی و دوا بە دوای ئەوە لە حاڵەتی دووەم شار ڕەفز وەربگرێ ئەو کەسە هەرەو مافەیە جارێکیکە پێڵەن ئەپە ترایبیوناڵ پێرمیشنە فۆپیڵ واتە بۆ دادگای دووەم ئەتوانێت مافی جارێکیکە ئەوە بکات کە داوا بکات کە ئەم کەیسە مراجع بکرێتەوە لەسەری لە دادگایەکی کەوە لە ڕێی دادوەرێکیکەوە ئەو قەرارە ئەگەر هەڵی یاسایی هەبێت کە پێڵن ئیرۆڤڵۆ هەڵی یاسایی بۆیە ئەمە ئەم قۆناغانەیە دوا بەدوای ئەمەش ڕەفز وەربگرێ ئەمە خلال 2 ساڵ 3 ساڵ ئەم پرۆسەیە ڕوا ئەو کاتە دووبارە ئەتوانێت فرێشکڵێم بکات کابێ هەر بابەتێ بدەن لەسەر قەزەکەی ئەتوانێت فرێشکڵێم بکات بۆیە بە کورتی ئەمەوە بە ئەوە باز بکەم کە گرنگی مەسەلەی یاسا و ڕێسای پەنابەری و جۆرەی چۆنێتی بۆ دادگاکان بەڵام ئەوەی ئەم کەسانی کە پەلەیان نەزوو ئەتەرڤەکانیان بۆ بێتەوە پێویستە پەلەلەوە بکەن بەڵگە کۆ بکەنەوە تا بتوان بچنێت بەردەم ئەو ئۆفیسەرێکان تەرڤیانەکە بیسەلمێنن کام کەسانە ژیانیان لێمە ترسی بووە چون کاتێک ئاچن بە دەست بەتاڵە و کاتە ڕەفزەکە وەرەگرن زۆر سپاس دەکەم بەڵێ دەستەکان خۆش بە بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران لە بەریتانیا سپاس بۆ بەڕێستە